لە ماوەی کەمتر لە هەفتەیەک 2000 هەرشی کابینەکەی مەسرور بارزانی دەهەژێندرێت. خەڵک تاوانبار دەکات و ئامادەنیە شکستی کابینەکەی لە ئەستۆ بگرێت. مەسرور بارزانی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی کەمتر لە هەفتەیەک لە 2 دانیشتنی جیا حکوومەتەکەی ڕوبەڕووی ڕەخنەی توند دەبێتەوە. جاری یەکەم لە سەرەتای ئەم هەفتەیە دکتۆر سادق زیبا کەلام مامۆستای زانکۆ و نووسەری ئێرانی ڕەخنەی توندی لە حکومڕانی هەرێم گرت. من کە لە پەنجەرەی هۆتێلەکەمەوە سیر دەکەم تەنیا بینا دەبینم، تەنیا باڵاخانە و تاوەر دەبینم، هێندێکیان دروست کراون هێندێکیان دروست نەکراون. ئاخۆ ئەمە بوو دەستکەوتەکەتان. ئەگەرچی زیبا کەلام بە فارسی واتە کەسێکی قسە خۆش، بەڵام قسەکانی بۆ ماڵباتی بارزانی و بە تایبەت مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت خۆش نەبوون. ڕەخنەگرتنی لە حکوومەت بە فەرامۆشکردنی پەروەردە و بەرزکردنەوەی بینا دەنگدانەوەی گەورەی لە سۆشیال میدیادا لێکەوتەوە. دوێنێش بۆ جاری دووەم لە دیداریدا لەگەڵ ڕۆژنامە نووسانی بەشێک لە میدیاکانی کوردستان لەلایەن چەند ڕۆژنامە نووسێکەوە بە توندی ڕەخنە لە کابینەکەی گیرا و بە شکست خواردوو وەسف کرا. ڕێکی زۆر خراپ، یعنی بەڕاستی هەستەکەی ئەمە حکوومەت و خاوەندی نییەم ڕێگایان ڕێگەیەکی ئەوها خراپ و پڕ لە ئەوە. ئەو دوو ڕووداوە لە کەمتر لە هەفتەیەک بۆ مەسرور بارزانی شۆکهێنەرە، چونکە ئەو پێی وایە کابینەکەی ئەو سەرکەوتوو بووە. ئەگەر کەم و کوڕیەکیش هەیە ئەو بەرپرس نییە. مەسرور بارزانی لە دیداری لەگەڵ ڕۆژنامە نووسان ئامادە نەبوو دان بە هیچ کەم و کوڕیەکی کابینەکەی دابنێت. ناوبراو چەند لایەنێکی تاوانبار کرد. یەکەم کابینەی پێشوو وەک جارانی تروتی کە ئەو میراتێکی شکست خواردووی حکومڕانی لە کابینەکانی پێشوو بۆ ماوەتەوە. بەمەش هێرشی کردە سەر نێچیروان بارزانی بە یەکێک لەوە کارەکانی خراپی حکومڕانی دانا. دووەم بەغدا، پێی وایە بەغدا بەهۆی ئەوەی بودجەی کوردستانی بڕیوە بەشێکی گەورەی خراپی دۆخەکە لە ئەستۆ دەگرێت. سێیەم میدیاکان، مەسرور بارزانی وتی کە میدیاکان هۆکارن بۆ نەمانی ئیمتیمای نیشتیمانی لای هاوڵاتیان. چوارەم خەڵک، ناوبراو وتی ئەگەر دۆخی خەڵک خراپ بوایە 2 ملیۆن ئۆتۆمبیل لە کوردستان تۆمار نەدەکران. بەمەش پێی وایە خەڵکیش دۆخی باشە بەڵام مەغرورن، داوای شتی زیاتر دەکەن و دەیەوێت خەڵک دەستەمۆی بن. بۆخۆم ئەم پێشمەرگەم باشە کرێچیمە مەعاشەکەم بەشم ناکەتن، تاکسیشم کڕیە هەبکەوە نامەفرەزەی دەژیرێم لۆ سارە بەناوم نییە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەکەی بەسەرکەوت و وەسف کرد و پێی وایە هەنگاوی باش نراوە لە کاتێکدا ئێستا دۆخی گوزەرانی خەڵک بەهۆی گرانی بازاڕ و سوتەمەنی و کەمی دەرفەتی کار لەو پەڕی خراپیدایە. ڕێژەیەکی زۆری گەنجان سەری خۆیان بۆ ئەوروپا هەڵگرتووە یاخود پلانی هەڵهاتن لە کوردستان و ڕۆیشتن بەرەو هەندەران هەواوی خەیاڵیانی داگیر کردووە.